گفتوگۆ لەگەڵ بەڕێز علی صاحب چاودێری سیاسیە لە ڕێگەی سکایپەوە لە بەغداوە لەگەڵمان دەبێت. بەڕێز صاحب سڵاوت لێبێت. ماوەیەکە جم و جۆڵەکانی داعش تەشەنەی سندوو زیادی کردووە، پێت وایە هۆکارەکەی چییە؟ بەڵێ بەناوی خوای گەورە سڵاوتان لێ دەکەم و لە سەرزەم بینەران و کەناڵەکەتان دەکەم. لە ڕاستیدا هەموو ئەو نائارامیەی ئەمنی کەوا لە کەرکووک و سڵاحەدین و دیا لە هەیە بێگومان ئاماژەیەکی مەترسیدارە بۆ گەڕانەوەی دووبارە تیرۆر و هەروەها دەرفەت پیا دەکات بۆ تیرۆریستان. بێگومان لێرەوە دەبێت مەسەجێک دەنێرێتە حکوومەت کەوا دەتوانێت چەند لاوازی ئارامی و ئەمنی لە ناوچەکەدا دروست بکات. لەو شوێنەدا هەر خڕقاتێکی ئەمنی هەبێ بێگومان دەبێتە هۆکاری کوژران و ژیان لە دەستدانی سەربازان و سڤیلان. پێگومان دەبێ بزانین بێگومان هەندێک هۆکار هەنکەوە لەو ناوچەیەدا لە ماوەیەکدا ئەم جۆرە زموجۆڵانە دەکەن. بێگومان بەداخەوە هێزە عێراقیەکان هێز عراقی سەربازیەکان پێویستە زیاتر ئاماژە بە هەواڵگریە سەربازیەکان بدەن. باشە ئەم جم و جۆڵانەی داعش کە ئێستا تەشەنەی سندووە ئەمە وا دەکات ببێتە هۆی گەڕانەوەی تیرۆر جارێکی دیکە بۆ عێراق؟ بەڵێ باشە سەبارەت بە فەرموو لەوانەیە چەند هێزێک هەبێت بەڵام ئێستا هەوڵێک هەیە لێرانە. گرنگترین بابەت لێردا ئەوەیە پێویستە لە سەرمانە لە دژی ئەم جم و جۆڵانە بوەستینەوە بە شێوەیەکی بەردەوام لە ئاسمانیەوە لە وشکانیەوە بیانکەینە ئامانج بە شێوەیەکی بەردەوام لە ڕێگەی درۆن و فڕۆکەوە بیانکەینە ئامانج. بێگومان دەبێت لە هێرش بین نەوەکو لە هێڵی بەرگری چونکە ئەم تیرۆریستانە بە شێوەیەکی بەردەوام لە جوڵەدان لە شوێنێکی دیاریکراو نین و بە هەما شێوە شتێکی گرنگی دیکە هەیە دەمەوێت لە ڕێگەی کەناڵەکەتانەوە بڵێم پێویستە هاریکاری لە نێوان سوپا و پێشمەرگە و پۆلیس هەبێت، هاریکاریش تەواو هەبێت و بە هەما شێوە دەبێت ژوورێکی عملیات هەبێت بۆ گۆڕینەوەی زانیاریەکان و پێدانی هەندێک پێشنیار و شیرەت بۆ ئەوەی بتوانین بەسەر داعش سەر بکەوین. داعش تەنها ناتوانێت پێشتر وەکو پێشتر هەبوو ناتوانێت دووبارە زیندکەوە، بەڵام ئێستا هێزێکی ئەزمونمان هەیە لە پۆلیس و پێشمەرگەش پێکاتون بێگومان ئەوان شەڕیان کردەوە، بەڵام پێویستە لێرەدا بە شێوەیەکی ڕاستەقینە یەکگرتوو بن و ڕوبەڕیان بینەوە. بە تایبەتی کاتێ باسی خولەکە بیدایەتەکان دەکەین سەرتایەکان دەکەین پێویستە داعش ئەم کاتەکانی بەیانی بە سوود وەردەگرێت. باشە پێت وایە حکوومەتی عێراق ئەمە بکات ئەم هەماهەنگە لەگەڵ پێشمەرگە بکات وەکو بیرهێنانەوەیەک لە ماوەکانی ڕابردوودا کە چی گوزەرا ئەنی دوای ئەوەی پێشمەرگە بۆ هۆیەوەی لەسەر دەستی ئەو ئەفسانەی داعشتێک بشتێندرێت ئەمە لەسەر ئاستی جیهانی دەنجیدایەوە بەرپرسان و بە سەرۆکی وڵاتان لەسەر ئاسی جیهانی ئەمە وتەی ئەوانە کە ئەفسانەی داعش لەسەر دەستی پێشمەرگە شکێنرا و ڕێگری لێکرا. بۆ ئەمە حکوومەتی عێراقی دەیەوێت ئەم هەماهەنگە لەگەڵ پێشمەرگە بکات بۆ ڕوبەڕبوونەوەی تیرۆر و گروپی چەکداری داعش و نهێشتنی تەشەنەکردنەوەی جارێکی دیکەی تەشەنەکردنەوەی جمجۆڵەکانی. بەڵێ بەدڵنیاییەوە بێگومان دەبێت هاریکاریەکی ڕاستەقینە هەبێت لە نێوان هەردوو لە چونکە هەم هەرێم و هەم ناوەند لە بەرامبەر داعش شەڕیان کردووە و پێویستە ئێستاش پژگیری هاوبەش هەبێت و پژگیرێکی هاوبەش هەبێت و هەرکارێکی ڕاستەوخۆ هەبێت لە نێوان هێزەکانی عێراق و پێشمەرگە و پێویستی بە ژوورێکی عملیات هەیە ژوورێکی ئۆپەراسیۆن هەیە چونکە ئێمە هەمومان لە هەما وڵاتین و دەبێت ڕوبەڕووی ئەم هێرشانە بینەوە کە لە باکوور و لە ناوەڕاستی عێراق هەبوو. ئێستا هاریکاری گرنگە گۆڕینەوەی زانیاری گرنگە سەردانی سەرکردە سەربازیەکان بۆ باکوور گرنگە
وەکو گوتم داعش ئێستا هێزێکی گەورەی نییە ئێمە لە باکوور و لە ناوەند و لە باشووریش لەگەریان بەشەر دێن بەڵام ئێستا بە شێوەیەک لاواز بووە سەرەڕای ئەوەی کەس هەندێک کێشەی سیاسی هەیە لە نێوان کێشەکان بێگومان ئەمە لەلایەن داعشەوە دەقۆزرێتەوە هەموو پرۆسەیەکی سیاسی بێگومان کاریگەری هەیە لەسەر ئەمن و ئارامی بۆیە پێویستە هاریکاریەکی هاوبەش هەبێت و پێویستە بە هەمان شێوە هەوڵی هاوبەش هەبێت لە هەموو لایەنەکانەوە بۆ سەرکەوتن لەسەر داعش. باسی باکوورت کرد باکوور مەبەستت کوێیە؟ من مەبەستم هێزەکانی هەرێمە کە هەرێمی کوردستان باشە بەڕێ ساحب ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە بەرامبەر ڕووبەری باشە بەڕێ ساحب یعنی ئێستا دەبینی سەرۆکوەزیرانی عێراق بەڵێ سەرۆکوەزیرانی عێراق ئێستا لە هەوڵی ئەوەدایە کە تاکتیکی نوێی سەربازی بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش پێک بهێنێت پێت وایە ئەم تاکتیک و شێوازە ڕوبەڕووبوونەوە نوێ دەبێت چی بێت بۆی بتوانن بە تەواوی بەسەر داعشدا زاڵ بن؟ بەڵێ ئەمڕۆ پێویستمان بە چەکی پێشکەوتوو هەیە لە هەموو لایەکەوە چونکە داعش وەکو ڕێکخراوی کامیدەی گەرمی و هەندێک چەکی پێشکەوتوو بەکاردێنێت و هەندێک زار فڕۆکەی بێفڕۆکەوانی بەکاردێنێت بۆیە دەبێت هەرێم و ناوەند چەکەکانی خۆی پێشکەوتوو بخات و نوێی بکاتەوە و تەنها بە تەقەنیە کۆنەکان نەمێنێتەوە ئەمڕۆ چەک پێشکەوتووە و ئامێری پێشکەوتوو هەیە بێگومان پێویستمان بە هەندێک جەبەخانەی سەربازی هەیە لە ڕووی وشکانی و لە ڕووی ئاسمانیشەوە هەم لە هەرێم و هەم لە هەموو ئەو ناوچانێکەوە ئاڵۆزی ئەمنی هەیە لە ناوچەکانی دیالە و چیای حەمرین و سەلاحەدین هەموو ئەم بابەتانە پێویستە بە شێوەیەکی ورد لێ بنۆڕین چونکە داعش کاتێک بیاوێ هەر هەوڵێک بدات لەم ناوچانە هەوڵێک بدات بێگومان دەبێت وەڵامی بدرێتەوە. بەڵێ ڕێزدار عەلی ساحب چاودێری سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆمان دوومان کردیت بەڕێز عەلی.